بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی گرنگی بوونی کورد لە بەغدا بە پێگەیەکی بەهێزەوە. ئێمە لە بەغدا چیمان دەسەکەوێت لەوێ بمێنینەوە پێگەمان بەهێز بێ؟ ئایا دەرفەتی ئەومان هەیە ئێمە بەغدا جێبێڵین و بێنەوە ئێرە؟ یا خود نابە پێچەوانەوە کاتێک کورد لە بەغدا بەهێز بوو بێ توانیوێتی لانیکەم ئێمە لێرە لە باشووری کوردستان و ئەو سیستەمە فیدرالی کە ئەمانە خۆشگوزەران بوو بێتین و ئارام ژیانمان کرد بێ. گفتوگوێن پرس و باس بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاگەدان عوسمان سەرۆکی دامەزراوەی فیژن. کاگەدان سڵاو لەبێ. هەربژی کارۆ. بەخێرایت سەرچاو زۆر بەخێر بێ. حەزەکەم زانم ڕوانینی تۆ چییە؟ کورد لە بەغدا ئەگەر بەهێز بێ دەستکەوتی زیاترە یان نا؟ ئێمە نابێ بیر لەوە بکەینەوە لە بەغدا بەهێز بین، ئەبێ بیر لە گەڕانەوەی ئەوێ بکەینەوەکو هەندێک هێز و لایەن پێیان وایە. وڵا جا زۆرم پێسەیرە هێز و لایەن پێیان وابێ کە بەغدا گرنگ نییە و گرنگیش نییە کورد لە بەغدا بەهێز بێن. جا ئەگەر وابێت بۆچی بڕن بۆ بەغدا؟ یعنی حکمەتەکەی چییە؟ ئەگەر ئێمە خەیارێکی ترمان لە بەردەستایە، خەیاری ئەوەی کە جیابینەوە بەشێک نەبین لە عێراقا و بۆ خۆمان وڵاتێکی سەر بەخۆ بین و خۆمان بڕیار لەسەر چارەنووسی خۆمان بدەینەوە بۆ ئیمکانات و مقدراتی کە لە وڵاتەکە هەیە ئیدامە بە ژیانی خۆمان بدەین لەوە باشتر چییە؟ ینی کوردیش وەکو هەر ملەتێکی تری دنیا شایانی ئەوەیە کە دەوڵەتی سەر بەخۆی خۆی هەبێت، بڕیار لەسەر چارەنووسی خۆی بدات و لانی کەم لەم بەشەی کوردستانەکە لەوانەیە هەندێک مقاوماتە بێ. ئەگەر ئەو اختیارە هەیە و بڕیار وایە کە بتوانین دەست بۆ ئەمە بین، ئەوە خۆڵایی ئەمە باشترین خیار ئەوانەیە. ئەو اختیارەکە لە بەردەستمانە نییە ئێساکە کە معلومە ئێسا ڕاستەکەی هیچ مقاوماتێکی نییە. بینیمان ڕفراندۆم کرا و دواتریش باس لەوە کراکەم ڕفراندۆمە بۆ جیابوونەوە بۆ سەربەخۆی ئەوانە نییە، تێسێک بوو کرا لە کوردستانە کە ئەمە نییە. مەفروض وایە ئێمە تێبگەین لەوەی کە بەشێکی لە عێراق لە ڕاستیدا کاگرانکۆ زۆر گرنگە بۆ ئێمە کوردستانی و بۆ ئەوانەی کە زۆر بڕوان بە کوردستانی هەیە وەکو خۆمان کە من زۆر بڕوان بە کوردستانی بوون و بڕوان بە هەرێمەکە و بڕوان بە سەروەری هەرێمەکەوانە هەیە. یعنی بەو چاوە جیاوازە سەیری عێراق نەکەین کە عێراقی جارانە، ئەبێ باس لەوە بکەین ئەم عێراقا ئێمە بەشێکین تایدا، ئەمە زۆر گرنگە. ئێمە بەشێکین لەم عێراقا و بە قاچی خۆشمان ڕۆشتوین لە 2023 بە قاچی خۆمان ڕۆشتوین تەناوم عێراقا. مەفروض وایە سوودی لێ ببینین، سوود لەم یەکگرتن لەگەڵ عێراقا ببینین لە ئیمکاناتی عێراقی لی نەڕوانی نابێ بە چای دوژایەتی تۆ بەشێکی لەو دەوڵەتە ئەینچۆن کەواتە بە چای دوژایەتی سەیری خۆتەکەی، چکە تۆ خۆت لەوێ پۆست هەیە، لەوێ بەشداری، لەوێ نەنەرە نێری، وەزیرە نێری، گزیرە نێری، پەرلەمانتارە نێری، خەڵکی ترە نێری، ینی خۆ چۆنەکرێت بە چاوی دوژمنایەتی و سەیری خۆت بکەیت. بەشێکی دوای ئەسڵان هەر بۆ دوژمنایەتی و سەیری عێراق بکەین. ینی حکمەت ئێمە چییە؟ ئێمە عێراق بە دوژمنی خۆمان بزانین. ئەگەر دوژمنە خۆ کاتە بێ خۆمان جیاکەینەوە وەنیە ئەبێکی سەخۆڵیش لە سنوورەکان دانین و ساتر دانین و ئەوکەین، چکە دوژمنە دوژمن واتە زەربەت لێدات. بەڵام ئەگەر تۆ ئێمە وەزیرمان هەیە لێوێ و پەیوەندیمان هەیە و سەردانمان هەیە و بەشێک لە دەسڵاتەکانمان ڕادەسی بەغدا کراوە، بەشێکی تریش بەڕێوەیە کە ڕادەسی بەغدا بکرێ و کەواتە مەفروض وایە لەگەڵ عێراق جیاوازتر لەگەڵ عێراق تەعامل بکەین. جیاوازیەک بەو مانایە کە خۆمان بەشێک لە عێراق بزانین عیبی تێدا نییە. هەر ڕۆژێکیش توانیمان ببین بە دەوڵەت ببین دەوڵەت ئەمە مافی چارەنووسە کەس ناتوانێت و کۆڵی لێ بکە، مافێکی نێو دەوڵەتیە و لە نەتۆیە گرتوەکانی کراوە. کوردیش یەکەم ملەتە ئێستا لە قائیمەی و ملەتانەی کە شایستەی دیاریکردنی مافی چارەنووسی خۆیان بن. ئەمە وازە قابلی گفتوگۆکردن نییە. ئێمە لە ڕزی پێشەوەین لەو ملەتانەی کە سریان گرتووە بۆ مافی چارەنووس. بەڵام کە تا ئێستا لە عێراقین بەشێکی لە عێراقێکی فیدرال با بیکەن بە عێراقێکی فیدرال، با سوود ببینین لە عێراق، با سوود ببینین لە بەسرا، با سوود ببینین لە سنوورەکانی عێراق لەگەڵ سووریا و لەگەڵ ئوردن و لەگەڵ سعودیە و لەگەڵ کۆیت و لەگەڵ ئەو وڵاتانەی تر لەگەڵ ئێرانە، با سوود بینین لەو ئیمکاناتە گەورانەی کە لە عێراقا هەیە، ئەو علاقاتە پەیوەندی دیبلۆماسیانەی کە لە عێراقا هەیە، ئەو خەزینە گەورەیە و ئەو پاشخانە مالیە گەورەیە کە لە عێراقا هەیە. ینی ئەمانە هەموو بەشێکن لە تۆش بەشدار بوویتە لە دروستکردنی ئەمانە. ینی کورد لە ماوەی تقریبا 1925 بەشدارە بەنەوتی کورد کراوە، بە ئیمکاناتی کورد سەهمێکی هەبوو کورد. من ناڵێم هەمووی ئەو بووە، بەڵام سەهمێکی باشی هەبوو لە دروستبوونی ئەم عێراقە بە هەموویەوە. باشە بۆیە ئەبێ سوودی لێ ببینێت. کاگەدان بۆ ئەمەی کە تۆ دێڵێ هەندێک هێز و لایەن ینی شەرم لەوتی ئێمە دەکەن، نەگەر شەرم هەندێک جار کو دەڵێ ئاژاوەشی پێدەگیارن، ینی شەڕیش بەم نەهجە دەفرۆشن کە ڕوون و ڕەوان دەڵێ ئەمکی استراتیژی ئێمە بەغدایە. بەدڵنیایە ئەمکی استراتیژی هەرێمی شەڕە بۆ چیە؟ ئەمکی استراتیژی هەرێمی کوردستان بەغدایە. ئەزانی لەوانەیە بەشێکی علاقەی بە عەقڵێتەکەوە بێت. هێشتا ئێمە
بەزانی ساڵانی دوور و درێژە ئێمە لەقین لە عێراقا بڕاتە بێت لە 25 ڕاپرسیە کرا سلێمانی دژی بوو هەندێک شوێن لەگەڵی بوون هەندێک شوێن ئاگاداری مۆزوعەکە نەبوون ساڵی 25 باسەکەی 1925 ینی 100 ساڵ پێش ئێستاکە دواتریش بە هەمان شێوە وردە لە هەندێک قۆناغا ئێمە قوڵایەکی ئەوتۆمان لە عێراقا نەبووەوە هەر دایمە قەلق بووینە شەڕ و تفەنگ و تەقە و ئاگر و قەسف و ئەوانە ژیاوین لەگەڵ عێراقا ئێستا قۆناغێکی تر دەستی پێ کردو من پێم وایە لە 91ەوە وەزعێکی تازە بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکی کوردستان دروست بوو لە 2003 و باشتریش بڵێم لە 2005 بەرجەستە بوو ئەمە قوڵ بوو دەستوری بوو بوو بە یاسا و قوانین و ئەمانە لە عێراقا کەواتە ئێمە قۆناغێکی گەورەی دڵە ڕاوکێمان بریوە ئێستا ئێمە لە قۆناغێکی بەهێزتر داین ئەم فیدراڵەتی کە هەیە لە عێراقا بەهێزیکەن بە قوتیکەن و بە ئازایەنە چۆن ئەم میلەتە پێشتر ئازایەنە مقاومەی کردووە شەڕی کردووە خەباتی کردووە وەستاوەتەوە بەرامبەر بە هەموو خۆسەپاندنیەکەوانە ئێستاش ئازایەنە بەشدار بێت لە ئەم عێراقا و بیکا بە عێراقێکی فیدراڵ بیکا بە عێراقێکی دەستوری بیکا بە عێراقێکی لامەرکەزی مافەکانی خۆشیتیایە بە ئازایەنە وەربگرێت دواتر عرە بەڵێ لكل حادث حديث تۆ ئەتوانی هەنگایەتر بڕۆیتە پێشەوە کە فیدراڵێتت چەسپاند و دەستکەوتەکانی خۆت لە بەغدایی کرد ئەکرێت ڕۆژی لە ڕۆژان بیر لەوە بکرێتەوە مەسەرەن ئەم هەرێمە بڕاتە قۆناغێکی ترەوە وەرە منە بڕاتە قۆناغێکی کۆن فیدرالیەوە ئێمە ڕابطەیەکی بەهێزمان لەگەڵ عێراقا هەیە مەفروض نییە بەو چاوی دژمن کارانە سیرکە یعنی تۆ چۆن ئەکرێت لەگەڵ ئێرانە زۆر دۆزبی لەگەڵ تورکیا زۆر دۆزبیت بەشێکمان بەشێ لەمرا بەشێ لەلاوە بە چاوێکی زۆر دۆستانە سەریکی لەگەڵ بەغدا بە چاوێکی دژمن کارانە سەیرکی منطقی چییە ئەمەتیایدا بەمەرجێت تۆ لە ئێرانە بەشدار نیت لە دەسڵات بەشدار نیت لە خێروبێرەکەی لە تورکیا بەشدار نیت لە دەسڵات بەشدار نیت لە خێروبێرەکەی لە عێراق بەشداری سەهمت هەیە ئیجازەم دە سەهمت هەیە بوجەت هەیە پۆستت هەیە هەموو شتێت هەیە مەفروض وایە بە چاوێکی دۆستانەتر لەگەڵ عێراقا بە چاوێکی یعنی با بڵێ حەکیمانەتر وە قوڵتریش بڕواینتەوە بەدڵنیاییەوە عێراق قوڵایەکی استراتیژیە بۆ هیچ شوێنێکی تر لە دنیادا بەقەت عێراق قوڵایی استراتیژی نییە بۆ هەرێمی کوردستان من ناڵێم عێراق شامی شەریفە ناڵێم لە عێراقدا هیچ عقلێتێکی دژمن کارانە ئێمە توراسێکی دوور و درێژی شەڕ و کوشتارمان هەیە لە بینە حتما عقلێتی هێشتا عقلێتێکی مرکزیش لە عێراقا ماوە و لەوانەیە شۆڤینەتی هێشتا مابێت ناو کوردیش هەیە ناو کوردیش هەیە هێشتا لەوانەیە خەڵکانی عەرەبی پێبەتی هێشتا عقلێتانە هەیە بەڵام ئەسڵەن دەرپیان وایە دەڵێن عێراق هەر کاتێک نزیک بوو لە کەوتن دەبێ ئێمەش شەقێک لە قاچێکی بین بۆی بەژار بین لە کەوتنەکەی خێرای بکەین ئەم کەوتنە بۆچی لە پێناو خازانجێمی تێدا لە پێناوی چیە مەسەڵ من باسم کرد ئەگە تۆ خێر دوو اختیارت هەیە اختیاری یەکەمی ئەوەیە کە تۆ مقاوماتی سربەخۆیت هەیە ینی ئەبیتە خاوەنی کیانی خۆت قوارەی دەستوری و قانونی خۆت ئەگەر ئەمە اختیارە لە بەردەستایە بەدڵنیایەوە نەچاوەڕێ بکە عێراق بکەوێت نەچاوەڕێ بکە عێراق لات و لوت بێت نەچاوەڕێکە عێراق بەهێز بێت ئەمە ئەگەر بڕیاری خۆتەوە مقاوماتی ئەومان هەیە و کۆمەلگای نێودەوڵەتی دەور بوو قبولی ئەوەیە کە ناخنکەین ئێمە ناخنکەین ئەو حسارە نادرێن ئێمە عێراق حساری خسەرمان ئیبادە بووین هاوارمان لێ هەڵساو ئەوە ئێستا تەسلیم دوای تەسلیمی ئیرادی عێراق بینەوە چجا ئەگەرم حسارە ئێرانیش بیخا و تورکیاش بیخا و خۆتر وێرانە ئەگەر ئێمە بەهێزەوە لە بەغدابینەوەی کە پێشتر ئاماژەت پێکرد ئەمە تەسلیم بوونە یان نا خۆ بە خاوەنزانینی ئەوەیە کە لە عێراقا هەیە ئەگەر تەسلیم بوون بێت یعنی فەرەزەن هەر بۆ مناقەشەکە ئەگەر تەسلیم بوون بێت ئێمە لە 2023 ئەو تەسلیم بوونە بڕیارمان لەسەریداوە ئێمە لە تا 2023 جۆرێک لە قوارەیەکی نیوچە سەربەخۆ بوون علاقاتیشمان هەبوو ئابووریشمان هەبوو ئەوانەمان هەبوو لە 2023 بە قاچی خۆمان چونە ناو عێراقی تازەوە لە 2005 بەشدار بووین لە تشکیلێ لە ڕەفراندۆم لەسەر دەستور لە تشکیلەی حکومەتی تازە لە عێراقا ینی ئەگەر تەسلیم بوون بێت ناوی نانیم تەسلیم بوون هەرچەند من ینی لەوانەیە ئێستاکە لە دوای 20 ساڵ ملاحەزات زۆرە لەوەی کە کورد ئەیتوانی شەرت و شروطێکی زیاتر وزوحێکی زیاتر ڕۆشنایەکی زیاتر لە دەستورەکە هەبێ بۆ قەزەی بۆ مافەکانی کوردوانە بەڵام بەگشتی من پێم وایە مشارەکەیە مادام مشارەکەی ئێمە بەشدار بووین لە 2023 بەشدار بووین لە دروستکردنی عێراقی تازە عێراق گۆڕاوە ئێستا جیلێکی تازە لە عێراق هاتووە پێشەوە عێراق خەریکە مقاوماتی مانەوەی بە قووەتە بێت عێراق داعشی لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی داعشی وێران و کرد و کۆتایی پێێنا عێراق جۆرێک لە یەکگرتووی دروست کردوەوە ئابوورەکەی بەهێزە و ئەوانەیە تواتە ئێستا عێراقێکی تازەیە تۆشە بێ بە عقلێکی تازەوە تعامل لەگەڵ بکەیت و کاری لەسەر بکە ئەزانی کاکڕانکۆ من لەوانەیە دەرفەتی بێ لەم بەرنامەی جنابتە باستەوە بکەم ئێمە چمکێک تا ئێستاکە تەحەکومی کردو بە علاقاتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا کە نادروستە و ئەتوانم بڵێم نادەستوریش ئەویش تەوافقە وشەی تەوافق
پەیوەند بوو بە سەردەمێکەوە کە مەسەن کەسی وەکو مامجلال لە عێراق متەنەفس بوو کەسان لە دەوری مامجلال کەسی وەکو کاک مەسعود خاوەنی بڕیار و ئەوانە بوو. ئێستا لە هەرێمی کوردستانە جیلێکی تر هاتووە پێشەوە، کاک پافڵت هەیە، کاک مەسرورت هەیە، کاکانی ترت هەیە کە جیلێکی تازن. لە بەغداش بە هەمان شێوە، لە بەغداش پێشتر کە سوودانی و جعفەری و کێوەوانە بوون، ئێستا جیلێکی تر هاتووە مەسەن کەسێکە بێ بە سەرۆکوەزیران تا مانگی پێشەوەی بێ بە سەرۆکوەزیران نەناسراوە یا لە ئاسێکی زۆر بیناس لە پرێکا بێتە سەرۆکوەزیران ئەبێتە بڕیاردەر لەسەر هەموو پرسە گرنگەکانی عێراق. کەواتە شتێک کە پێشتر تەوافق بوو، تەوافق نە دەسووری بوو، نە لە دەسوورە ئاماژی پێکردن، نە قانونێکی دیاریکراویشەوە بۆ تەوافق. بۆی هاوارکردنی کورد بەوەی کە تەوافق و ئەوانە بێت ئەو کاتە بوو کە مەجموعەیەک بەندی دەسووری هەبوو ئێمە جێبەجێمان کردایە، مەجلسی اتحادیمان جێبەجێ بکردایە، مادەی 140مان جێبەجێکرا، مادەی 105 و 106 دەسووریمان جێبەجێ کردایە کە باسی مافەکانی ئەقالی پارێزگاکانەکە ئەمانە کە نەکراوە لە ئێستادا ئەبێ ئێمە وەلانین. کاڵێن عمقی استراتیژیە و ئەکەڵێن ئێمە بە بەغدا ئەکرێ بە قوتر و بەهێزتر بین ئەم هەرێممان بە ئەبێ لە چوارچێوەی پرۆژەیەکە بێ. پرۆژەیەکە بێت چۆن سوود لە دەستورە بینین بەم شێوەیە کە ئێستاە، چۆن سوود لە یاساکانە بین و چۆن تەکمیلەی موسساتی دەستوریەکەن زۆر گرنگە تەکمیلەکردین چونکە بەم مەجلسی نێوابەوە ڕاستە ئێستا مەشیری بۆکەین و پەرلەمانتارە نێرین و کەمپینی انتخاباتەکرێ و خەریکە ماڵی کورد بەوەی ئەو انتخاباتەوە تێکەچێ بەسەریەکە و نییە زمانێکی زبر بەرامبەر لایەنەکان بەکاردێنن کە لەوانەیە علاقەی بە حملەی انتخاباتە بێ انشاءالله ئێمە دوانزەی مانگ ئەم تەشەنج و ئەمانە نامێنێت واقعیت ئەو کاتە بیرەوە بکەینەوە کە ئەم مەجلسی نوابە کە ئێمە شەرمانە لەسەری محکومە بە زۆرین و کەمینە هەموو مەجلسێکی نواب هەموو پەرلەمانی لە عالەمە محکومە بە زۆرین و کەمینە ئێمە زەمانەت بۆ کوردستان مەجلسی اتحادە بە یاسایەکی زۆر مۆدێرنی فیدرالیانەوە ئەبێ کار لەسەر ئەوە بکەین یعنی کورد ئەبێ لە ئێستا ئەجندەیەکی واضح هەبێ وازە تەوافق بێنێ تەوافق نەما لە عێراقا تەوافق لە عێراقا نەماوە ئەو جیلەی کە تەوافقاتیانە کرد ئێستا نەماوە یان نەماوەن یا لاواز بوون و خەڵکی تر هاتووە پێشەوە ئەڵێ من بە دەسووری شەکەم کاتی خۆی دەسوور باسی تەوافقی نەکردو بە دەسووری شەکەم کە بە دەسووری شەکات تۆش مەفروض وایە قووەتی خۆت لەوا بین تۆ کە بە دەسووری ئیش بکەیت و کار لەسەر بەندە دەستوریەکان بکەیت بۆیە بەهێزبوونی هەرێم لەوەیە کە چۆن بە هێزەوە لە بەغدا بە ئەجندایەکی وازحەوە خاڵەکانت بنووسیت داواکاری ئابوووریەکانت چێ داواکاری سیاسەکانت چیە لە بەغدا کاری لەسەر بکەیت ینی هێشتاش پێت وانە عێراق ئەوەندە سیستماتیک نییە ئەوەندە دەستوری نییە کە هێندە دەستوریانە مامەڵە لەگەڵ تۆبکە هێشتا دەرفەتیەوەی تێدا کە حەزبی بەهێز دەتوانێت پەیوەندیەکانی خۆی لەوێ باشتر بەکاربێنێ شخصیەتی بەهێز پەیوەندیەکانی خۆی باشتر بەکاربێنێ بافڵ تاالبانی سەرۆکیکێتی نەیشاردۆتەوە هەموو جارێ ئەنی جاری وە بە هەفتەی سێ جار لە بەغدا بۆ و توێتی من پەیوەندیم لەگەڵم سەرکردانە باشە بەگەڕێ خەم بۆ موچە بۆ قەزەیە کە پەیوەندی بە هەموو هەرێمی کوردستانەوە بووبێ چەندە دەتوانین کەڵکیش لەم جۆرە پەیوەندیان ئەتوانی کردی بەڵێ زۆر گرنگە زۆر گرنگە خۆتۆ ینی پەیوەندیەکەمان درێژە ڕەشیان بەیانی پێویستمان پێیان بێت هیچ بەدەم لەگەڵ ئەو زمانی هەڕەشێ نیم من لەگەڵ ئەو زمانم کە باس لەوە بکە عێراق ئێمە بەشێکی لە عێراق وە دەبێت ئەم هەرێمە بەنیازین بە قوتیکەین بە هێزی بکەین سەروەرەکەی بۆ بێڵینەوە تەنان مادەجێناوەکانیش بێن لەسەر هەرێمی کوردستان من لەگەڵ هەموو ئەمەم بەڵام ئەمە بەچیە بێت بەوە بێ بەشدارێکی ئازانە و فعالانە لە عێراق بکەین و کاری لەسەر بکەین زمانی زبر و زمانی هین لەگەڵ عێراقا ناخوات سوودمان لێ نەبینەوە پێشتریش سوودمان لێ نەبینەوە هەڕەش لەگەڵ عێراق ناخوات و هەڕەش لەگەڵ کیەکە لەگەڵ وڵاتێکە تۆ ئەتوێ پەرلەمانتاری بۆ بنێری ئەم شەڕەت بۆ پەرلەمانتارێکی زیاتری بۆ بنێری یە تۆ کە بەشێکی لەو سیستەمی حکومڕانی چ منتقێکی تایە هەڕەشە لەوە بکەیت هەڕەشە لە مؤسسەیە بکەیت کە خۆت ئەبیتە بەشێک لێی هەڕەشە لە دەسەڵاتی تەنفیزی و تەشریعی بکەیت کە خۆت ئەبیتە بەشێک لەوە یعنی ئەمە منطق نیە لە ڕاستیدا لە سیاستکردن و کارکردندا دواتر مەسەر ئەم نوێنانەی کە ڕۆن بەشێکان ئەوەی کە پارتیە کاک مەسعود قایدەکەیانە ئەوەی کە یەکێتیە کاک بافڵ قایدەکەیانە حتمما کاک مەسعود و کاک بافڵ و کاکانی تر لە بەغدا علاقاتی حزبایەتیان بە قوتر و بەهێزتر بێت ئەمە خەلفیەتی مەوزوعەکەیە و ئەمە جۆرێکە لە کارێکی دیبلۆماسی و کاری فشار و ئەمە هێز و تینێکی گەورەترەدا بە نوێنەرایەتی کورد لە بەغدا بۆیە حضوری ئەم بەڕێزانن لە بەغدا و بەگەڕخستنەوەی علاقاتەکانی خۆیان لە بەغدا حتمما لە قازانجی هەرێمەکە و کە مەفروزە وا بێت بۆ قازانجی هەرێمەکە بێت بۆ چارەسەرکردنی ئەوە بێت بەزن کاک بافڵەڕوا کێشەی موچە چارەسەرەکاتەوە زۆر زۆر گرنگە هەر کاکێکی تریش بڕە ئەو کارانە بکە بەڵام تۆ بیت بە زمانێک کە لە توانات هەنیە جێبەجێ بکەیت یعنی زمانێکی زبر و ئەنەوە ناچاریش دواتر تەسلیمی بێت یعنی ئەوەی کە ئێستا ئێمە ئەمساڵ کردمان لەوانەیە 3-4 ساڵی پێش ئێستاکە بە سیاسەتێکی باشتر و بە دەستکەوتی زیاتریشەوە ئەمانتوانی بیکەین بەڵام ئێمە هەر بە بەرامبەر هەڕەشە لی تێکدا نەرمە ئێستا دوجار لەبەر ئەو دەوڵەتە و ئێمە فەرعین ئەو مرکزە ئێمە تابعین
اقتصاد لای ئەوە پەیوەندی دیپلۆماسی لای ئەوە شەرعەتی نێودەوڵەتی لای ئەوە لای تۆ نیە ناچارە بیت هەر لەگەڵ عێراق تەعاملەکەی بۆیە بەهێز و لەگەڵ عێراق تەعاملەکەی باشترە لەوەی کە ناچار بیت بکەویتە زاویەکە و ئەمجا بە تەسلیمیتەوە من پێم وایە ئەو شتانەی کە ئێستا کراوە 3-4 ساڵ پێش حسابمان کردایە ئازایانە بمان کردایەوە بڕیاریشمان بدایە لەسەری زۆر باشتر ئەچوە پێشەوە چونکە عێراق لە داوخوازیەکانی خۆی دەستبەردار نابێت هەرێمیش ئەتوانێت دەستبەردار نەبێ بەڵام بە شێوەیەکی عەقڵانی تا ئەوەندەی بابزانین زروفی نێودەوڵەتی چی لێ دێت و ئەم هەرێمە چیە بێ بەڵام ئەم هەرێمە دەبێ بمێنێت دەبێ بەهێزی بکەن بەڵام بەهێزکردنەکەی لەوەیە کە چالاکانە لە عێراق بەشدار ئەوەی زروفە نێودەوڵەتیەکە یعنی مەجاری وا بۆ مانگ هەبووە خۆمان بینیمانەوە ئێستا کەناڵێکی کوردیە بۆیە واڵم کەناڵی ینی بە عەرەبی قسە ناکەین بڵێن عەرەبەکان لێ تێگەن و نابوواتان بووتە ینی مانگوە بوو تۆزێک ئەوەی کە لەسەرمان بوو التزاماتەکان نەمانە ناردەمان و وابزانین وەزعی نێودەوڵەتی چی لێدێ یعنی دەمانزانی مەسەلەن ئایا لە ئێران دەدرێت دۆخی بەغداد دەشێوێ ینی بەم نەهجەوە دەتوانین خۆمان بڕێ لە بەرنامەی جناب شەباسم کردەوە ئەسڵەن زۆفێکی زۆر گەورەیە ئەوە بێ استراتیژی خۆتە یعنی هێزێک کە استراتیژی نەبێ ملەتێک یا هەرێمێک یان دەسڵاتێک استراتیژی ڕوونی نەبێت سیاسەتێکی ڕوونی نەبێت حتمما بەنا بۆ چاوەڕێەوە کە چاوەڕێی ئەوەی کە لە ئەدەبیاتە پێوترێت گۆدۆ چاوەڕێی وەهمەکات چاوەڕێی خیالی خەیاڵ لە پڕ ینی لە ئەمریکا ئەوە ئەمریکایش گریمان ئەمریکا هات و دای لە بۆ نمونە حەشدی شعبی و ئینێکی دوجار چیەکە ئەمریکا پارە بەسەر تۆ نابارێن هەر بێ لە بەغداوە پارەکە وەربگریت هەر بێ چار لەسەرەوە بکەیت کار لەسەرەوە بکەیت کە برینەکانی بەغدا زوو ساڕێژ بێ بۆی تۆ ینی با بڵێن تۆ پشکی خۆت بەرکەوێ بۆیە ئەو ینی هەڵچنین لەسەر ئەم خەونانە دادی نادا داسی بۆ ئەمە عقلەتی ئیدارەدانی وڵات نییە عقلەتی ئیدارەدانی وڵات لەسەر بنەماکرێت بۆ لەسەر ئەوواکرێت کە من مادام بەشدارم لە عێراق بەشێکم لە عێراق لە ڕووی دەستوریەوە لە ڕووی قانونیەوە لە ڕووی جوگرافیە لە ڕووی مێژوویشەوە من بەشێک بوومە لە عێراق و علاقاتێکی بەهێزمەیە باسوودی لێ ببینم باکاری لەسەر بکەم دەستکەوتم هەبێ لەم عێراقا دواتریش ئەگەر ئەو واقعا نێودەوڵەتیە بەو شێوەیە گۆڕا کە من زۆر بە زەحمەت ێزانم بەو شێوەیە کە لە خەیاڵی ئێمەیە بە کون فەیەکونیە کە من سویچی کارەبا نییە ئۆفۆنی بکەیت ینی فەرەزەن ئەگەرش گۆڕاخ تۆ ئامادە بیت بەهێزێکی زیاترەوە ملەتت ئاش کردوێتەوە نییە ملەتت لێ ڕازی بێ یەکگرتوویەکی ناوخۆی دروست کردوێ پەرلەمانێکی بەهێزت هەبێ حکوومەتێکی بەهێز هەبێ لە هەرێمی کوردستان ئەو کاتە تۆ ناو هەموو متەغیراتە ژیانیەکانە باشترە چتە پێشەوە ئێستا ئەگەر گۆڕانکاری ئەو گۆڕانکاری کە باسی شەکەین کون فەیەکون لە بەغدا ڕوویدا باشە ئەی تۆ چەند ئەم هەرێمە چەند ئامادەی هەیە بۆ گۆڕانکاریانە چەند خۆی ئامادە کردووە چۆن یەکگرتووی ناوخۆیان دروست کردو بۆ ئەو گۆڕانکاری هیچ سفری نێساکە گەڕانێتەوە بۆ مربع یەکەمی ململانێ سیاسیەکانمان لەسەر مۆزوعەیە کە مەفروض وایە یەکگرتوویەکی زیاترمان هەبایە بۆ پرسی بەغدا چونکە ئەمە پرسێکە پەیوەستە بە ئایندەی ئەم هەرێمەوە ینی لە ناوخۆی هەرێمە واردە کۆمەڵی ناکۆکی و خلافاتی حتا بۆ بەغداش من لەگەڵ ئەوم کە خلافات هەبێت وجە نەزەری جیاوازە بێت اجتیهادی جیاوازە بێت بەڵام لە قازانجی قەزیەکە بێت نەک هەرێمەکە و پێگەکەی زەعیفتر لاواز بکاتەوە کاگەدان ئەو چەند خولەکەی کە مامانە پێم خۆشە تۆزە قسە لەسەر ینی ناوخۆش بکەین ڕۆژی بانگەشێڵ بژاردن بکەین لە هەرێمی کوردستانە ینی دەبینین کە هەر بانگەشە دەیتر شەخام خێرتاوە کرێ و ئەو پرۆژانە ئەی چەند ساڵە ئەم حکومڕانی لەکوێیە ئەم حکومەتە لەکوێیە سەرۆکی حکومەتە لەکوێیە ئەکرێتەوە پرۆژێک لە شارێک بکەیتەوە وەکو جۆرێک لە شانازی بڵێ لە جێگەی تر خزمەت نەکراوە تۆ سەرۆکیەک حکومەت دیت وڵا جا ئیتر ئەوە وای لاتۆ کەسا خەڵ بڵێ خۆزگە لە ساڵێکە سێ چوارە هەڵبژاردن بکرێ بۆی نییە ئەم پرۆژانەی کە هەمووی کەڵەکە بێت و هەڵە گیرێ بۆ کاتی حملەی انتخاباتی ئێمە تعبیرە لە لاوازی و هەشاشەتی لەرزۆکی دەسڵات لە کوردستاندا چونکە تۆ دەسڵاتێک ینی ئەگەر ئەم ساڵ لە توانامدا هەبێ قیرتاوی شوێنەکە منطقی تیانە نییە من چاوەڕێ بکەم تا سێ ساڵی تر چکە هەڵبژاردن ئەکرێت و لێوێ بکەم ئەمە پێش هەموو شتێک ڕێزنەکردنە لە هاوڵاتی خۆت ڕێزنکردنە لە پێداویستەکانی هاوڵاتی خۆت ئەگەر تۆ ئیمکاناتێکت هەیە مەفروض نییە چاوەڕێ هەڵبژاردن بکەیت چونکە تۆ لە ئێستا بۆی بکەیت لە کاتی هەڵبژاردن لە بەرچاویە بێت یعنی تۆ ئەگەر پار ئەمیشت بۆ بکردایە پێرار بۆت بکردایە ئێستا لە کاتی هەڵبژاردن تۆ بە سنگێکی مانیە بە سنگێکی دەرپەڕیەوە توانی بڵێ کاکە من پار ئەمەم بۆ کردن پێرار ئەمەم بۆ کردن هەڵبژاردنیش نەبوو بۆیە من ێسش کاتی خۆیەتی داوای دەنگتان لێ بکەم مافی خۆمە داوای دەنگتان لێ بکەم من خەستەخانەم بۆ دروستکردم قوتابخانەم بۆ دروستکردم پار کرد دروست پێرار دروست ئێستا کاتی ئیستحقاقە بۆ من ئەو حزبم کە توانیمە ئەم شتانەتان بۆ بکەم ئێستا دەنگم پێ بدەن
بەڵام کە تۆ هەڵیەگری بەنێوە ناچڵ مجموعەیە پرۆژە ئەلانەکەیت و ئەوانە ئەەکەیت لە ڕاستیدا ئەمە ینی شێوازێکی زۆر خراپە پێشم وانە لە عالەمە ئەم شێوە بەم ئوسلوبە ئیش بکرێت حملەی انتخابات حەقی خۆیەتی پرنسیپی خۆی هەیە تەشەنوجی تێدایە زبری تێدایە لە هەموو عالەمە خۆ ئەش ببینین لە ئەمریکا بینین لە بەریتانیا بینین ئیهانەکردن بە یەکتری تێدایە هەوڵ بریندارکردنی یەکتری تێدا زۆر شتی تێدایە لە هەموو عالەمە سپرینگەکە دوای هەڵبژاردنەکە ئەچێتە شوێنی خۆی دوانزەی مانگ جیاواز لەگەڵ یانزەی مانگ و دەی مانگ بەڵام ڕاستی بۆ کاری خزمەت گوزاری ئەوانە ئەمە ینی سنووری منطقی تێپەڕاندووە جۆرێکە لە دیماگۆجێت جۆرێکە لە پۆپۆلیسی هیچ نییە دیوێکی تری ببینین ینی ئەوە دەبینین لە مانگیام هەموو قیرە نازام لە شۆ و بێگومان ومان پێمان خۆشە بەڵام دیوێکی تری حکومڕانەکەشمان پیشان نادا ئێمە 34 ساڵ لە حکومڕانیەکەین تازە شەقامێکی قیربەرین بۆ جێگەیەک و خەڵک ئاوی خواردنەوەی نەبێ ئاوی بۆ بەرین و تازە ئێمە بڵین فڵان مەکتەبەکەینەوە و ینی ئەمە کاکڕانکۆ هەموو چیمان پیشانەدا هەمووی ئەچێتە ناو بازنەیە کە ساڵانێکی درو درێژ لەم عێراق فێری بوون ئەوش پێوترێن مەکرومە جاران لە سەردەمی سڵام حوسێن ئەماوەت مەکرومەی سەید ڕەئیسە هەر شتێکە کرا نەئوترا ئەمە واجبی دەوڵەتە واجبی دەوڵەتداریە دەوڵەت وەزیفەکەی چییە ئەو بودجەیە کە هەیە لەبەرەوەی بودجەکەی ئێرە لە ئاکامی زەریبە نیە لە ئاکامی نەوتە کەم هەمومان مشارەکین تایە مافی هەرە هەمومانە ئەم نەوتە لە ژێر عەرزەکەەوە دێتوانە کە اقتصادەکەت 90 لە سەتی بەرەوسەرەوەی لە نەوت بێت لە داهاتی ژێر عەرز بێت کەواتە دروستکردنی قوتابخانە دروستکردنی خەستەخانە ڕێگاوبان قیرتاوکردن ئەمانە کارەبای باش ئاوی باش ئەمانە بەشێکن لە مافێکی سەرەتایی و ئەساسی خەڵکی مەجای مەکرومەیتیانە و ئەسڵەن مەفروض جەنابی سەرۆک نابێت بێتە بەشێک لە حملەی انتخابی هیچ حزبێت نە پارتی بیکات نەیەکەتی بکات کەس نابێت بیکا بە بەشێک لە حملەی انتخابی لەبەرەوەی مافە و علاقی بە حزبەوە نییە ئەمە مەکرومەیەک نییە ئەمە بەشێکە لە مافەکانی خۆ بەڵام هێشتا عقلێتی مەکرومە لە زمانی سڵام حوسێن شۆڕ بۆ تا ئێستاکە ماوە لە عێراقشە بینین ئێستا پلە پرۆزەیەکی زۆر هەیە لە وەزیر لە لایەنەوەوانە باس لە پرۆژەکان کە پرۆژەکان استحقاقی خەڵکە استحقاقی حزب نییە مەکرومەی حزب نییە هیچ سەرکردەیەک سەرۆکی حکومەتە سەر جێگرەکەیەتی سەرۆکی هەرێمە جێگرەکەیەتی نازانم چییە هیچ حزبێک نییە ئەمە استحقاقی خەڵکە یانی هەر من پێم وایە عیبێکی زۆر گەوری مۆزوعی جادە و مۆزوعی بنایە و مۆزوعیوانە ئەمە مافی خەڵکە ئەمە داهاتی خەڵکە ینی تۆ ئێستاکردون ئەم پێویستە سەرەتایانە بۆ نەکرد پێویستی سەرەتاییە مەکرومە نییە و ئەمە ئەگەر بکرێ بە بەشێکی حملەی انتخابی ئەمە لاوازی و ئەوەیە کە کورد لە حملەی انتخابات هێشتا لە قورن وستاژی باشە موچەمان پشتگوێ خستوە تا ڕادێک یعنی ئەوەی سێمە چاوەڕێی موچەی مانگی نۆکەین ئەوە لە مانگی کێشێبانەخی فەرموو ئەوەی من لە مانگی مەسەلەن یانزەیەین چاوەڕی موچەی مانگی نۆکەین چاوەڕی دەستی و بەغدایەکەین کە چەندە شەرمان پێی فرۆشت ئەکری ئەمە موچەی هێمالکەین و بڵین تۆ کارەبا دەستکەوتە بێگومان بەس هەر بەو نرخەنا بەڕاستی ینی شەقامە دێ و نازام چیت هەیە ئەی موچەی خەڵکی خەڵک بە کارەباژی با قیرەژی خۆی قیرتاوکردن و جادە و هەموو خزمەت گوزاریەکان کارێکی هەمان دڵ خۆشە لە هەر لایەنێک بیکات لە هەر شوێنێکەوە لە بینی دێک بۆ دەیەکی تریش زۆر گرنگە ئەو پێداویستیە لە ڕێیەکی ڕێکەنەوە لە ڕێیەکیش پێداویستی و مەفروزە بکرایە ئێستایش ئەکرێت دەستیان خۆش بە قینەکە بەڵام بۆکو مەکرومە نەیدەن بە چاوی خەڵک ئەزانی مۆزوعی موچەکە مۆزوعێکی ئەساسی علاقی بە ئیدامەدانی ژیانەوە هەیە زۆر جا مەسەر باسی موچاکرێ زۆر تحقیرەکرێ ئاگات لێ لە ئەلامە مەسەڵێ ئێمە نابێت کوڕنۆژ بین بۆ موچە ئێمە نابێت تەنازل بکەین بۆ موچە ئێمە ئەم لە خەباتی نەکردەوە بۆ موچە ئەمە تێگەیشتێکی زۆر خراپە لە موچە چکە موچە شاڕێی ژیانە موچە شادەماری ژیانە و ئیدامەدانی بازاڕە یعنی تۆ ئەو سوڕای کە بازار ئەیکات لەگەڵ لە گرفانی هاوڵاتیەوە بۆ گرفانی بازار بۆ هەمووانە لە ڕێگای بووچۆ دێت موچیانی داهات هەیە خەڵک کۆمپانیا هەیە داهاتی خۆی هەیە نیەتی لە ئاکامی ئیشەکەیەتی پێشمەرگەیە ئاساییشە کرێکارە مۆزەفە و نییە فەرمان بەرەوە ئەمە کەواتە موچە نابێت بەو چاوە سێرکرا موچە بە چاوێکی زۆر ڕێزەوە سیر بکرێت بە چاوێکی ئەوە وەکو استحقاقێ کە ئەم موچە کەوتە غەرغەرەوە ئەکەوێتە کێشەوە مەفروض وایە تعبیە بکرێ وڵاتە دەسەڵات لە کوردستانە تعبیەی کاملی چالاکیەکان و تواناکانی خۆیکە من جگە لە خەمساردیوانە شێکی ئەو تۆم نبینیەوە فشارەکەن قسەکەن ڕەخناگرن بەغدا نەیکردو ئەوەی نەکردو بەڵام
مەفروض وایە تعبیە بکرێت لەبەرەوەی باسم کرد موچە ئیدامەدانی ژیانە و ئەبێ بە چاوی ڕێزەوە سیر بکەین نەک وا بڵێن وڵای ئێمە ئەم خەباتەمان نەکردو بۆ موچە باشە خەباتمان بۆچی کردووە موچە ینی ژیان کەواتە ئێمە خەباتمان بۆ ژیان کردو وەنیە خەباتمان بۆ ژیانێکی باشتر کردو بۆ هاوڵاتیەکانمان بۆ نەوەی ئێستاکە کەسێکە 30 ساڵ پێش ئێستا پێشبڕگە بۆ ئێستا کوڕەکەی تەمەنی 30 ساڵە وەنیە نەوەی هەیە ئێستاکە ژیانێکی باشتر بۆ ئەوان لە چیایە لەوەیە کە موچەکە ماگانە بێتە ناو گرفانیەوە بە خەرجیکە بۆ مناڵەکانی بۆنەوەکانی ئەوانە بۆیە مۆزوعی موچە کە بەو چاوە تحقیر دەکرێت ئەمە تعبیرە لەوەی کە بەک باسم کرد هێشتا عقلەتی ئێمە منزومەی حکومڕانی ئێمە بەداخەوە لە قڕون وستاییە قڕون وستاییە بەمانەوەی هێشتا مۆدێر نەبووەوە هێشتا خۆی ئەبدەیت نەکردووە لەگەڵ سەرزەماتی تازە و هێشتا لەوە تێ نەگەیشتون کە دەسڵات خزمەتکارە ملت خزمەتکاری دەسڵات نیە دەسڵات خزمەتکاری ملەتە ملت خزمەتکاری لە خزمەتیا بێت بڵێ هەندێک جا تەنازل بکە هەندێک جا پێ بیناتە جەرگی خۆی بۆ هەندێک ماوەزە ئەو ڕۆژە هینی کەنەدان بیری سەر گۆزیرانی کەنەدا احتزارەکە لەسەر ڤیدیۆیەک باسی ڕێگانەکە ڕێگان خۆزانین لە ساڵی هەشتاوە بۆ هەشتا دوو خول سەر کۆماری ئەمریکا بووە سەر وەزیران ئەلێ من ئێمە علاقەمان هەیە لەگەڵ ئەمریکان پەیوەندیم هەیە من سەر وەزیرانم مەسئولیت هەڵەگرم احتزارەکە لەبەرەوەی ئەگەر احتزار نەکات ترەمپە کاڵی ترەمپە لەوانەیە علاقاتی اقتصادی لەگەڵ لەسەر ئەو ڤیدیۆیە لەسەر ڤیدیۆیەکی یەک دقەیی بچڕێنێت ملیارەها زەرر لە کەنەدا بدات کابرا سەرۆک وەزیرە ئەڵێ با من ئیهانە بکرێن با من لە کەرامەتم بدرێ بەڵام من ملەتەکەم لە خۆشگوزەرانە بێ احتزارێکی یەکەم چی ئێمە بە پێچەوانەوە زمانی زبر زمانی تەشهیر زمانی تەعالیمان هەیە بەرامبەر بەغدا و هەوڵ نادێن پێشمان وایە ئەمە سەروەری هەرێمەکەن نەخێر سەروەری هەرێمەکەمان و غروری هەرێمەکەمان کە هەمومان پێمان خۆش ئەمە هەرێمەمان کبریایی هەبێت پێمان خۆشە بەرپرسەکانمان کبریایی هەبێت پێمان ناخۆشە وەزیری ئێمە و بەرپرسی ئێمە بڕوا لە بەغدا زەلیل بێت و لەبەر دەرگای ئەم مەسوول بوەسێت بەڵام لە چیە لە مؤسساتایە وەنیە لە پلانێکی وردایە لە خزمەتکردنی خەڵکاو لەگەڵ پەرستیە بەڕێز کاکەتنام سومان سەرۆکی دامەزراوی ڤیژن سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن سپاس بە خێراتی عەزیزم خۆشەویستان بە یارمەتیاوکارانی بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەش کرا تا پێتان ئەگەینەوە کاتێکی خۆش